ئەی پارە باە بیدەیت نێدێ توی شەڕتێت هەیە تهدیدە چەسە نێزانم ئەچون پارەکە فەرەس ڕوولە پارەکە فەرەس سەجگڵا یانی یەک دەفتەر خاڵو من قسەی گەرات کەم دووبارەی ناکەم باەتە وەزیترین وەقت ئەو پارە دەبر بکەیدن و بێیدەی سەد گڵاگە نەیدەی توش خەراو تێدوە پێت وای خدای بازەر ئێرە خوددارا قسەکەم دوایی ئاوبار و دەست بشور حالی بیت خاڵ و قارەمان ئەی کارە نییەوت هەلووا بووسی من تەماشا بکەین بزان چە بوو چە ناوت ئللا تەبلیغ شرطە بکەین بادە ناو مۆضوعەکە ئەنجا ڕاستی داوای پارە لە مەکەن ئاخر نێشینە پیم وە خوددا من هەرچە زانم یە کڵاواتە و درو دەڵەسەس وە مەکەنەی باەتە عسابە لورەیانە ئێچەکەیت گەرەک بەرز دەخدەوە جا عسابە زای چوونە های ڕەحم نیەکەن وای خدای باسەرە لێوان لەری پارەکە من ڕەحم نەکەن زیید بچوو بەرەسە خۆدە و پارەگەرەیان بنیرە وە خوددا تویش حالی ناوێت و چەری شەرات قسەکەم فایدەی نییە ئەلیاس پا بنەوە پێوە بچی من ئەیە فایدەی نییە وە عسابەکە تێنە گیانی ئەنجا بزان شۆ بێ کە ڕیکە بچی من ئەی وەی مەچە